گەریلا هەموو پیلان و لێکدانەوەکانی دەوڵەتی داگیرکەری تورکی تێکشکاند. دەوڵەتی داگیرکەری تورک چۆن لێکدانەوەی بۆ هێرشەکانی بۆزاب کردبوو، هەڵسەنگاندنەکانی چۆن بوون و ویستی بگات بەچی. گەریلا چۆن هەموو پیلان و لێکدانەوەکانی دەوڵەتی ئاکەپە مەهەپەی تێکشکاند. بەر لە ئۆپراسیۆنەکەی بۆ سەر باشووری کوردستان و بە تایبەت زاب دەوڵەتی داگیرکەری تورک وا لێکدانەوەی کردبوو کە بەڕێگە و ڕێبازێکی ئاسان بەو هێزوچەکەی هەیەی دەتوانێت هەر شوێنێک بیەوێت داگیری بکات و بنکە و بارەگای لەسەر دابمەزێنێت، ئاڵای خۆی لەسەر داکوتێت. پێی وابوو کە گەریلا پاکتاو بکات لەو ڕێگەیەوە تێکۆشانی ئازادی گەلی کورد لەناو ببات. ئەمە تەنیا پیلانی سەربازی سوپای شکست خواردووی تورک نەبوو، بەڵکو ئەندێشە و پیلانی دەوڵەتی فاشستی ئاکەپە مەهەپەش بوو. بەڵام کاتێک سوپای داگیرکەر هاتە زەب هەموو شتێک تێکچوو، خەون و خەیاڵ و پیلانە سەربازیەکان وەکو خوری هەڵوەشانەوە. گەریلا چۆن خەیاڵ و لێکدانەوەکانی دەوڵەتی تورکی شێوان. کاتێک دەوڵەتی تورک بە هەموو توانە سەربازیەکەی خۆیەوە کە بە ئابووری وڵاتەکەی و لەسەر حسابی قوت و ژیانی گەلانی تورکیا هاتە باشوور و ویستی ئەوەی بێوێت لە زاپەوە بیکات، بەڵام ڕوبەڕووی باوەز و زریانێکی گەورەی گەریلاکانی ئازادی بووەوە. کاتێک بینی ئەو تەنیا بەرامبەر گروپێک لە گەریلا شەڕ ناکات، بەڵکو بەرامبەر چیایەک لە ئێرادە و بەرخۆدان وەستاوەتەوە. ئەمە تەنیا قسە نییە، بەڵکو ئامارەکانی زاب قسە دەکەن. ئەو تەرمانە قسە دەکەن کە ڕۆژانە دەچنەوە بۆ تورکیا، کوشتنی 61 سەرباز تەنیا لە چەند چالاکیەکی یەک ڕۆژەدا. سەرەتای ئەمە ئۆپراسیۆنە لە ساڵی 2021ەوە لە گارەوە دەستی پێکرد. ئەو کات ئەردۆغان وتی ئێمە بۆ کۆتایی هێنان بە پەکەکە چوینەتە عێراق و گەورەترین شەڕی کۆمارەکەمان دەکەین. بەڵام دوای بەرخۆدانێکی مێژووی سوپای داگیرکەر لە گارەش تێکشکا. دەوڵەتی داگیرکەری تورک لە ساڵی 2021ەوە هەموو توانە ئابووری و داراییەکەی و توانە سەربازێکی خۆی لە ئۆپراسیۆنی گارە و حەفتانین و زاب بەکارهێنا، بەڵام دیسان تێکشکا و نەیتوانی لە گارە دەرباز بێت. هەموو ئەو تێکۆشانە شۆڕژگێڕیە بە وێنە و ڤیدۆ و ئامار تۆمار کراون و بۆ ڕای گشتی بڵاو کراونەتەوە. بەڵام دەوڵەتی تورک زیان و شکستەکانی خۆی بەرامبەر گەریلا دەشارێتەوە. ئامانجەکانی داگیرکەر بەتاڵ بوونەوە. دەوڵەتی داگیرکەری تورک لە ساڵی 2021ەوە بە هەموو ڕێوڕێبازێک لە دژی گەریلا و گەلی کورد بە گشتی وەستایەوە. ئۆپراسیۆنی سەخت دەستی پێکرد و کۆمەڵکوژی ئەنجامدا، چەکی قەدەغەکراوی کیمیایی بەکارهێنا، هاوڵاتیانی مەدەنی کردە ئامانج، وڵات پارێزان و ئازادی خوازانی تیرۆر کرد. لە ڕۆژاوای کوردستانیش هەمان ڕێبازی پەیڕەو کرد و بە بۆردومان ژێرخانی ژیاری و ئابووری کردە ئامانج. ئامانجی دەوڵەتی داگیرکەری تورک لە هەموو ئەم سیاسەتی قەڵکردنە ئەوە بوو کە لەلایەک گەریلا بە تەواوەتی لەناو ببرێت، لەلایەکی دیکەوە تێکۆشانی ئازادی لەبار بەرێت و لەبەر یەک هەڵوەشێنێتەوە. بۆ ئەوەش کاتی دیاری کردبوو کە ساڵی 2022 بوو. ئەوە 2024 دەوڵەتی تورک نەک بەو خەونەی نەگەیشت، بگرە بەسەر خۆیدا شکایەوە و شکستی هێنا. ئاماری شەڕی 3 ساڵە و توانایەکی بەهەدەرچوو. لە ساڵی 2021ەوە دەوڵەتی تورک بە هەموو توانای دارایی و سەربازی خۆی و ناتۆوە دژی گەریلا و شەڕڤانان و گەلی کورد وەستایەوە. ئابووری تورکیای وێران کرد و ژیانی گەلانی تورکیای هێنایە سەر ئاستی هەژاری. لەسەر حسابی ئەوان کەوتە شەڕێکی دۆڕاو لەگەڵ گەریلا. ئەم شەڕەی لە 2023 گەیاندە لووتکەی خۆی، بەڵام سوپاکەی لە چیاکان لەسەر دەستی گەریلا تووشی شکست و کوشتن هاتن. تەنانەت گەیشتەوەی سوپای داگیرکەر سەربازەکانی خۆی دەسووتان. ئەمە بە بەڵگە لە لای گەریلا تۆمار کراوە. لە هەمان کاتدا گەلانی تورکیاشی هەژارتر کرد بە جەنگێکی دۆڕاو. بەم ئامارە شکستی سوپای داگیرکەری تورکیاتان بۆ دەسەلمێنین کە لە شەڕی ساڵی 2021دا لە ئاڤاشین، زاپ و مەتینە بەدەست و مەچەکی گەریلاکانی ئازادی 861 سەرباز کوژراون، 128 سەربازیش بریندار کراون، بەڵام 298 گەریلا شەهید بوون. لەگەڵەوەشدا ڕێگە بەوە نەدراوە سوپای داگیرکەر هەنگاو بۆ پێشەوە بنێت و ناچار بە پاشەکشە کراوە. ساڵی 2022 شەڕ سەختتر بوو. ئۆپراسیۆن و هێرشەکان بۆ سەر باشووری کوردستان و گەریلا زیاتر بوون. 2942 سەربازی تورکی داگیرکەر کوژراون و 408 بریندار بوون، 301 گەریلاش شەهید بوون. لە ساڵی 2023دا بە هەمان شێوە ئۆپراسیۆن و هێرشەکان بەردەوام بوو. بەرخۆدانی گەریلاش گەیشتە لووتکەی ئازایەتی خۆی.
بۆیە لەو ساڵەدا بەدەستی گەریلاکان 990 سەربازی تورک کوژراون و 128 دیکەش بریندار بوون لە بەرامبەردا 179 گەریلا شەهید بوون. لەو ئامارەوە دەردەکەوێت کە سوپای تورک بەچی قورسای یەک دژی گەریلا و گەلی کورد وەستاوەتەوە چۆن بەرامبەر گەریلاش تووشی گەورەترین شکستی مێژووی خۆی بووە. ئەمەیە وای کردووە کە دەوڵەتی تورک هاری بیگرێت و بە هەر چوار دەوری خۆیدا بانگەواز بۆ هاوکاری دەکات لە دژی پەکەکە.